تۆ بڵێ جارێکی تر بێتەوە چیرۆکەکەی خۆمی بۆ بگێڕمەوە. چێ چاکەسان نەبێ و جارەکەی تر ناوەڵا سێوە خان هەتا هێنام بۆ ئێرە لێم خوارد تاقیم کردوتم زام ساردەیان گەرمە. ئەیڕۆ تۆ لێو خوارد؟ ئەرێ وەڵا نایخۆم بیبەرەوە دەیوتم نەخوا نەخوا ژەهرشتیان دەکرد بە سێوە خان بەس تۆمان هەیە باتم باشە هەراوی نەبی. نایخۆم ئەڵێم تۆ دانیشە بەڵێ تۆ دانیشە ئەرێوە جلوبەرگە لەبەری تۆیە ئەڵێ مۆتایبە چییە خۆت و باوکو نازان جل لەبەرکەن یەک لێ گێشتر و سێوە خان قەناعەت هەبێم قەمیسە لە هەموو قەمیسەکان و جلەکانی ماڵە زیاتر خۆشمەوێت چونکە لە یەکەم خۆشەویستیەوە کە من خۆشەویستیم هەبوو بێ ئەم لە قەمیسەوە بووە ئەمەم لە بەرابوو سێوە خان چوون بە فەرعێکا بینیم داریۆزێکی تایە چوو بەسەر دار و دیواری چی ئەوە نەسیما پێوە هەڵدا بوو لە تەماحی گۆزەکە دەستم مرد بۆ گۆز و کەوتمە خوارەوە قاچم خزام قۆڵەتی خوش دڕە وەڵا چوم لە بازار نام کرد بە نامەردی ڕێک چوون قەمیسێکی ترم کڕێ و قەمیسێکی جوان 0 کیلۆمەتر ڕێک سەقەتم کرد وەڵا بۆ قەمیسێکی ئەوتم گوناح ئەمەیانی خۆشەویستەکەم و لە یەکەم دیداری خۆشەویستەکەمەوە هەمە باشە مێشکم چوو باشە لەم قەمیسی کە تۆ لەبەر کلۆ نازانجی لەبەرکەی ئەڵێم تۆ قەت عاشق بوویت جعفەر ئەبینیت وا بزانم لە ئاخیریا سێوە خانیش بۆی دەرکەوت کە هەردوو زاواکە ئیسفادەی توورێکی قوڕاویان بۆی نییە بەخوا وا بزانم ئەویش دڵی نەرم بوو دالی مەیاتێ های ئەرە چێکە من کە پرسیارتانێکمەوە داڵغەتانە ڕۆڵی باوکتی ها؟ عەفو سێوە خان ببوورە چی و پرسی ببوورە؟ وتم عاشق بوویت؟ بەڵێ ئەرێ وەڵا کێ؟ بە ساڵی دۆش کاتە خێنی دەبیڵێ؟ دالی چی؟ ناوی نەبێ هەسە بۆ دەرەوە جای تریای نەبەی تێگەیشتی؟ جا تۆ دانیشتەوە ئەڵێن ئەی دڵاری و کردووە؟ ئەرێ وەڵا سێوە خان چۆن جوانی بەخوا ئەو حسابم بوو ناکات سێوە خان بەس من بەخوا گەورە قەت خۆشەویستەکە بەجێ هێشتووی؟ نەوەڵا سێوە خان ئەو هەر لە ماڵایە مەگەر من بەجێ بێ وتم ناوی ئێرەمە بەتەوا دالی باز باکە هەسە بۆ دەرەوە هەسە لەبەر چاو من بە جا ئیش بێدەتەوە وەرە دانیش ئەرە ڕۆی ئەڵێم پرسیارێکی تر عاشق هەر بۆ گەنجەکانە؟ نەوەڵا سێوە خان گەنجێکی نابینی باوکم بەو تەمەنەوە چۆن گڕێ گرتووە بۆ تۆ ناوی ئەگەر ئەو گەمژەیە بێنی بەسە هەستە بڕۆ هەستە هیچی پێویست نەبوو؟ نا هیچم پێویست نییە ئەتۆ وەرە دانیشە یعنی وتی عاشق بۆ تەمەنەکانی تریش هەیە؟ چۆن سێوە خان بۆ گەورەکانیشە ئەترسم عاشق بوو بێتی سێوە خان قابلە من بەم تەمەن و عاشق عوسمان بوو عوسمان کی سێوە خان بەکەت بەک چی و مناڵم با بە چیوە بۆ عوسمانەوە لێرەی بەسەری ئەو عوسمانە نەمزانی لێرەی کوری تر دوو قسەی خۆمان بوو خۆرایی داوسە زە نبینی لە باش وەڵای تا ئاوایە دنیا ڕۆڵە بۆ ئەوانتان تۆزیێنەکە بۆ هێناتانەوە ئەزانی چێ باوکەژە ئەوتم با هەر بۆ یادگاری بمێنێتەوە جا یەکدوانی کشمانە بێ ها بۆ سیڤی ئەمە دنیا ها تەقدیمێک وەڵا خۆ یەکدوانێکیش دانێن بۆ من ئەمە دنیا چوون بۆ خوازبینی یەکێک با بزانین ئەزانی چی عوسمان با بەبەردەمی شوقەکەی خۆشمانە یەکدوانی هەڵواسن کاکە بەس باوکە من نازانم سەر لە شتێ دەرناکەم چییە؟ وڵای باوکە گە سێری شوکەی عەزیەت نەبێت ئەوە چییە؟ خاڵ بێرەمەوە هەیە؟ ناوەڵا عوسمان هیچی ئەوە چییە و خاڵە؟ داوای لێبوردنەکەم باوکە لەو کاتەیە کە ڕسمەکەمان کرد مێشە بێرێتەوە بوو ئێتوتم با ڕسمەکە تێک نەچێ ئێتر وەڵا ڕاخی جۆرەکە دەکشەیەکە لێ بکردام خۆم دەرمەکرد ناکە دێ هەڵەی مەطبەعەیە عوسمان حەلی هەیە کاکە بە فۆتۆشۆپ هەم مێشەکەم لابرد هەم تۆزی لوتیشم چوو کردەوە چییە بەخەتر شفتەیەکە بێ ئەخ باوکەژی هەم فۆتۆشۆپ دانێ لابم لوتە چووکەمەوە ئاخر هەموو شارەوەیە کاکە لا نابرێ لای ناساڵە ماڵی لوتی تۆشماوە کردەوەی دەست لە تەکسی ڕاگرتو خۆ ئەو لوتە بەسەری خۆوازەوە بێنە نقڵی واسی لێ ئەمزام چیتان کە هەموودا هەڵواسی تو ئەوە ئەناسی بلە نەو کردبێتە تەنەکەی خۆڵەوە ها بیگرن لەنە ئەو تۆپێن من هەرکە باوکم تەلەفۆنی کرد وتی ئاگاد لە بروزگە ڕێک بەسە دروستەوە چێ هین نەبێ کابرا لە جواب بەرودی ئەلو سەر چاوم
بەڵێ میم عین بپێ بپچی عوسمان بابە ماڵی عوسمانە بۆ پاکردنەوە ئاها بەڵێ ئێمە کۆمپانیا پاکردنەوەمان مشتری 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 هەروەڵاوە لە ئیشێک بووینەتەوانێتی ئیشتەکە زۆر زۆر مکابرە مکافەیەکی گەورەی کردین بە سەرچاو ماڵە بۆ خاوێنەکەینەوە ئەگەر عینوانەکەم بەڵێ شەستی کۆڵانی بەڵێ ماڵی یەکەم ڕقم یەک بەس تو عەزیز نەبێت لۆکیشنەکەم بۆ بنێرە دوای منێنێرم بۆ کچەکەم لەسەر هی کچەکەمی بوو تێناگەی جاخم من تۆ بەس بۆم بنێرە لۆکیشنەکەی تو هەقی نەبێت عوسمان تۆ لە لۆکیشن چوزانی ڕجال لێ یەکەم بەسەر تۆ ئەمرەکەی بۆ دەکەین بە پیشۆک هێلکەی پاکراوە دیوە خوی پیۆکەی خۆی بەسەر چییە عوسمان چییە؟ تەواو ئیش خوا ناردی هێشتا ئەها پۆستەرەکان ئەو باوکە بەرمەتی ئەو میم عین وشتە ئەوە تاوانبەر ژیراویە عینوان کوڕمەوە کورتکراوەی ماڵی عوسمان بۆ پاکردنەوە جاشت لەم سەرەوە خۆشە ئەبێ ئیشەکان تەوزیع پێمان خۆشە بەکردیان باڵێ تۆ زاوای منی برای گەورەی منی کاکە لە من پیاوتری ئەوە شتێکی ئەتیادی هەموو کەس ئەزانە عوسمان تۆ بەتانەکانەشویت چی؟ بەتانەکان عوسمان بەم قەڵافەتەوە من بەتانی بشۆم وەڵام من بەتانی ناشۆم جاوەڵا تۆ لەم سەرواکی لەو سەدەنگمان دەرێنی باشە کاکە فەرشەکان بشۆ فەرش بشۆم وەڵا قەت فەرشنا بابە حکم و لیلا بەتانەکانە شوم وازم لێ بێت بەس عوسمان غەسالەیان هەیە نەوەڵا غەسالەیان نییە کارە باش کەم سەرفەکەین برا ئەی بەچی بکەم من بەچی بیشۆ کاکە بەتانەکان بەهیم بشۆ بە محەلەبی عوسمان مەحەلەبی ئەخورێ نەقشتی ژیرە سەرتان لەم نیشتێکا بە محەلی بە کوردەواری بە قات ئەوە بەسیتاوە ئەوانێ باشە ئەو بەسیت هەستی جان تۆ حەزەکەی پانکەکان بسڕە پانکە سەقفێک گۆرە عوسمان بۆ خاتری خوا ئەوەکەی هی پانکەیە واقعی سەرە بزووتێکە بێت لە چۆ دەستێک هاتەوە ئەرێ بەلێ ئەرێ هەر خەریکی تعلیقی خۆتی کاکە منەی سڕم باشە هێوەڵ ئەتۆ بیسڕی ماشەڵڵی پێژەی بە لە دی ڕێگاوە دەسێگا تعلیقی خۆی فەرموو دوایی پەنجەرەکان بسڕ باش ئەو باشە ئافرم بڵێ گیان تۆ زانی چیم بۆ بکەیت تۆ هەرچی کاشی هەیە خۆ دەیسڕیت بزانم ئەگەر باوکە کاشی نەبوو ینی کۆنکرێت بێ بەڵێ کۆنکرێتەکە بسرە ئەوە بەپەڕۆ بەڵێ باش ئەگەر گڵیش بوو حەد بە ئاوی خەرەسەری بیش یا الله ئەمە تۆ قڕ ئەجا خۆ باوکە ژەمی بەدزمەوە بگەڕێ تو حەقە چێت تۆ ئیشی تۆ ئەرزیە زۆر چاکە دەیتم بە قسەی باوکێ بکەم باشە دیکە پێیان تۆ چیەکەی کچی من حەزی لە چی ئیشەکە من حەزەکەم دەرگاکان بسڕم باشە عوسمان باشە پەنجەرەکان و دەرگاکان نا پەنجەرەی هیە سێتیەکەڵی مەکە عوسمان دەرگاکان باشە ئەی ئاسیای خۆشکەم چیەکە ئاسیا بۆ چێشمان بۆ لێ دەنێ تۆ هەر خەریکی ورگێ بە هەر خەریکی ورگێ ئەی عوسمان جا خەڵک بۆچی ژەکە هەر بۆ ورگەکەیە بەکرد کاف ناقەی ناکەکە باوکە و کەف بنوونانی چی کونە درۆ عوسمان ڕجال لیەکە وەڵڵاهی تۆ لە من درۆزنتری بەس ناوی بەکرد بەناوە بەس باوکە ژیان تۆ ئیشی بۆمان دۆزیەوە من مەطبەخەکە کەوانتر و قاپوشتەکان شوشەوات هەمووی عایدی تۆیە یعنی ئێستا تەواو ئای پێڕەکەمان جەنابە ئیشت چییە زەحمەت نەبێ مدیر عامم من مدیر عامم بەسما تۆ لە ماڵ پاکردنەوە مدیر عامی چی کاکە وەرە بابە ئیشرافتانەکەم دوای پانکەکانی جەسڕم باوکەش بۆ دۆزیتەوە توانین بیکەی چییە وەڵای پەردەی ماڵەکە بشووی من ناتوانم بێشۆم بۆ من سەرپەرشتیاری کارەکەم ئێوە ئەم سەرپەرشتیاری گشتی پیا چێتەوە لە ئاخیرا لۆگۆکە جوان شتێکی تریش میم عین بپێ باوک بۆ پاکردنەوە باوکە یەک شتێکی ترسە بۆ منە هەمومان ئیشەکانمان تەوزیع کرا بۆ منە من زوو تەواو بووم تەبیعیە یارمەتی خاڵە بەکردم خاڵە بەکرد زوو تەواو بێ حیامان نەچێت ئەمە نەچۆتەوە سەر ئەوە ئەمە بلیمەتە بلیمە ماومە باومە سەری منە دەی باوکە ژیان مۆزوعەکەی دالی چی بەسەرە ڕۆژی خۆی یەک ئەوە
داخیان لە دڵی منە هێشتا ماوە ئەخە باوکە ژیان بۆ ڕقەوە پێم خۆش ڕقنیە مەسەلە ڕقنی یەک دقە تەلەفۆنە ڕقنیە دانی بۆ من باش لەوانەیە مشتریکە بێ عوسمان وەڵا هەرو پیاوەیە دەبزان چییە ئەلەو چاوەڕ ڕاستەکەم باشە بە ساقم گەین بەڵام بە فێنکی یخۆ بەم گەرمای ئیشە کرێن ڕۆحەکەم تۆ پەلەتە کاکە شەیتان پەلەی کرد چاوێکی خۆی چوت کرد بەڵا شوێری کرد بەسە تۆزیچ کە پیابینە ها چی بوو؟ ئەڵێ چی وەرە کاکە جانێوە لەوە چ نیاسە نەبی ئیشکە باوکە ساڵاوی کردەوە بمان حازرن ئێمە حازرین خۆمان بگۆڕین بڕۆین باڕۆی یاڵا میم عین بپە یاڵا دەبڕۆ